بله قرار گرانیه که هولیلی بله او گرانیه لبنرد آذریه دیار خوی او گرانیانه که آذرین ربعیانیه چارکیانیه بلام حسن زیرک و او گرانیانه گوتو که هنده کانی اصلا هنا و توسر بنما و ریتمی کردی من امروز او شو گرانیه تان پیش کشکم پاشان داوای زور گرانی دیکشیان کردو بداخو هرچند ام پروگرام ماوی کی پیش تبلیغی بکره بلام گرینگ تنیا تبلیغ کنبو گرینگ اوه که بداخو لبر اوه که ام هنرمندانه که ایوه ایان بینو لدروی ولاتن لبر اوه که کار دکن گیرو گرفتیان هیا انسان ناتوانه ماوی کی زور لشوینک پیک و بمینه تو تمرینیان پروی گرانی کان کات یک لمشکل کان من اوه هرچند کار عارف پیوستی با اونیه بەڵام هەموو شتێکمان پرۆڤە نەکردووە بەڕاستی خۆی ناخۆشیشە کە ئینسان شتێک پرۆڤە نەکاتیان هەروەها سەر بەخۆ بیڵێتی ئەگەر من بە تەنیا بێت مشکلە نیە وەکو تەنیا عەرەب کوتی باژۆ بەعرێ ئەتوانمەوە بڵێم بەڵام لانی کەم جارێ با و گۆرانیانەی کە پرۆڤمان کردو باوانە بڵێن پاشان بەسەر چاو بەڵێ من ناسەگیان بە وستایە کە جەنابەت هەتانە لەگەڵ گروپی موسیقی کە حوسێن کاکەردە شیر و مامۆستا ڕزگارە کاک عارف بما هتا بياني هتا ساعت ششي بياني جوراني بلن فيلم بدا حاضر آماده ايوه او آمادگیتان هيا كاغازا سولا و خزانكي و كاك رفيق و خزانكي لسويد وارز و صلاح و احترامي هيا بويو عزيز و خوشويست سپاسك لو برنامه جلال آرام ألمانيا ماربورگ یا ماربورگ پێما بێت تەنیا و فاکسە نییە کە ئەوان سپاسیان کردو هەمویان هەموو سپاسیان کردو بەڵام ئەو ئاخرین فاکسەکان سپاس دەکەن ئەوانەی عزیز خۆشەویست کە فاکس دەنێرن ڕەنگە نەگەین هەمویان بە تایبەت بخوێنینەوە و هەروە کاک بورهان لە ستۆکۆلمە سوێد سپاسی هەستی بەتینتان دەکەین ئێوە و ئەو گۆرانیە کاک ناسر هۆلەیلی بەڵام باس سەنگین هۆلەیلی
خاصەنەکەین کاک ناسر چیمەن هۆ چیمەن و کام کەسێتەکان بوو لەگەل نەمە عرف کاستی چیمەن و پاشان کاستی وەک مامۆستا ڕزگار ئەڵێ مەنیجگیان خۆی مەنیجگیان